پێویستە هەموو تاوانانەی کە بە جینۆساید دەناسرێن لە ناو عێراقا بە جینۆساید بناسرێن ئەویش مەسئولێتێکی گەورەیە کە لە سەرشانی بە تایبەتی پەرلەمانی عێراقا ئێمە لە 2016 یاسایەکمان دەرکردەوە بۆ ئەوەی کە تاوانەکانی داعش بە جینۆساید یاواتە بە ئیبادەی جەماعی بناسێنرێت بەداخەوە کاڵم ئەو بڕیارانەی کە لە پەرلەمانی عێراقا دەرەچێت تەنها بڕیارە ناتوانرێت حکومەت ئیلزامی پێوە بکە و بابەتێکی تریش گرنگە حکوومەتی عێراقی هەتا ئێستا ئینزیمامی نەکردووە بە دادگای نێودەوڵەتیەوە لەبەرەوەی ئەم تاوانانە کە ئێمە ئەمانەوێ بە تاوانێکی ئیبادەی جەماعی واتە جینۆساید بیناسێنین ئەم تاوانانە ئەبێ لە محکەمەی نێودەوڵەتیە محاکەمە بکرێن ئەو کەسانە لەبەرەوەی ئەو وڵاتانەی کە مشارەکەیان کردووە لەگەڵ ئێرهابا یاخود بە هەر شێوەیەک بێ ئێمە بتوانین سوود ببینین لەوەی کە دوایتر ئەو کەیسانێک کە لەناو وڵاتەکەمانان بێت تعویز وەرگن و هەم تاوانەکەشە بێ بە تاوانێکی جینۆساید بەرامبەر بە کۆمەڵ کوژیە بەرامبەر کە بە نەتەوەکەمان کرابێ بەرامبەر بە وڵاتی عێراق کرابێ.